سڵاو ئەم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ بەرنمێکی نوێی زایڵەی داهێنان من هێرۆ زەنگەنە بەرنمەی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. ئازیزان ئێستاژ بە راپۆرتی پەیامنێرمان دڵشاد ئەنوەر دەست پێەکەین. ڕاستە زۆر جار خوێندن بە شێوەیەکی ئەکادمی ڕۆڵێکی گرنگی هەیە لە فێربوونی زمانەکان، بەڵام هەموو ئەمڕۆ ئێمە چیرۆکی ئەو گەنجەتان دەخینە ڕوو کە سەرباری ئەوەی دەرفەتی نەبووە هیچ ئەکادمیایەکی زمانەوانی تەواو بکات، لەگەڵ ئەوەشدا توانیوێتی خۆی فێری چەندین زمان بکات و 8 کتێب لە عەرەبی و فارسی و ئینگلیزیەوە وەرگێڕێت بۆ سەرزمانی کوردی. بێ ئەوەی هیچ ئەکادیمیایەکی زمانەوانی تەواو بکات، خۆی فێری زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و فارسی کردووە. عومەر عەبدولکەریم تا ئێستا 6 کتێبی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و 2 کتێبیشی بۆ چاپکردن ئامادەیە. بۆ ئەو زمانانەی کە وەرگێڕانی پێیەکەم خۆم فێر بووم لە ڕاستیە خوێندنی ئەکادمیم نەکردووە، جگە لە زمانی کوردی کە زمانی دایکە و هەمومان شانازی پێوەکەین، زمانی ئینگلیزی کە هەوڵم داوە فێری بم هەر لە منداڵیەوە خولیای بووم، زمانی فارسی بە هەمان شێوە کە خولیای بووم توانیومە تا ئاسێکی زۆر زۆر باش بڕۆم لەگەڵیا، و زمانی عەرەبیش کە بە حکمی ئەو دەر و دراوسەتی کە ئێمە عێراقین و لەگەڵ وڵاتانی دەر و دراوسیا هەیمانە عەرەبی تا ڕادەیەکی باش کە توانم تەرجومەم پێ کردووە. ئەمانەم کردووە سوپاس بۆ خوا بۆ لوتفی خوا کە هەوڵم داوە خۆم فێر بم، بەڵام یەکێک لەوانەی کە هەیە مەسەلەن ئەمانە گەر بەردەوام نەبی لەگەڵیانە لەبیر دەچێتەوە. بەڕاستی من زیاتر هەوڵە دەم وەرگێڕانی کورتیش بکەم یاخود شتێکم بۆ ئەوەی هیچ نەبێت زمانەکەم لەبیر نەچێتەوە، چونکە زمان مکالەمەیە، زمان قسەکردنە و ممارەسەیە کە نەیکەی لەبیرەچێتەوە. عومەر هێندە تینووی کتێب و خوێندنەوەیە، وەک خۆی دەڵێت لەگەڵ کتێبدا دڵداری دەکات و هەمیشە بە دوای کتێبە بە سوودەکاندا دەگەڕێت تا وەریان گێڕێتە سەر زمانی کوردی. وەرگێڕان کارێکی چێژبەخشە بەڕاستی، وەرگێڕان کارێکە کە گواستنەوەی ڕۆحی دەقێکە بۆ دەقێکی تر، گواستنەوەی دەقێکە بۆ دەقێکی تر لە زمانێکی بێگانەوە. ئەڵبەت ئەوەم بیر نەچێت کە من لە ئینگلیزی و لە زمانی عەرەبی و لە زمانی فارسیەوە خەریکی وەرگێڕانم و خۆشبەختانە توانیومە لەو 3 زمانە وەرگێڕان بکەم بەپێی توانا و زیاتر ئینگلیزی و فارسی و عەرەبیش بۆ ئەو مەقالانەی کە ویستومە تەرجومەم کردووە خەریکی وەرگێڕانی بوو. عومەر کە بڕوانامەی ماستەری لە ئەدەبیاتی کەڵهوڕ بەدەستێناوە و جگە لەو کتێبانەی وەری گێڕاونەتە سەر کوردی، نزیکەی 200 وتاریشی لە زمانە بیانیەکانەوە کردووەتە کوردی، لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاوی کردوونەتەوە. خاوەنی 6 کتێبم لە بواری وەرگێڕانە نامیلکە و کتێب، دانەیەکیان ڕۆمانی نۆڤڵێتێک بوو بە ناوی خۆشەویستیان پارە لە 2005 بوو، وابزانم 5-6 بوو. دوای ئەوە ڕۆچوونێک بەنێو کۆمەڵگەی مەدەنی نامیلکەیەک بوو، پاشان پرەنسیپەکانی کاری ڕۆژنامەگەری، پاشان ڕێبەری ڕۆیتەرز بۆ پەیامنێران، کتێبێک لەسەر ئەنفالیزم بە ناوی لەسەر ئەنفال بوو، پاشتر کتێبێک لەسەر پەروەردە و فێرکردن. عومەر عەبدولکەریم سەرباری ئەوەی خوێندکاری دکتۆرایە، بەڵام لە وەرگێڕان سار نەبووتەوە و وەک خۆی دەڵێت خەمی ئەو دەوڵەمەندبوونی کتێبخانەی کوردیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. دوابەدوای دەرکەوتنی مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا، دۆسەی ژینگەیەکان بۆ نمونە بابەتی گەلێک لە ژانرە زانستی و فەرهەنگیەکانن. لە جیهانی پێشکەوتوودا چەمکی ژینگە بوارە زانستیەکانی تێپەڕاندووە و چووە ناو هونەر و ئەدەبیشەوە. ئەی لە کۆمەڵگەی کوردیدا ئەم چمکە گرنگە لە کێودایە، لە کاتێکدا کارەساتی ژینگەیی ڕوویاندا و ڕوودەدەن. لە کوردستاندا بۆ نمونە کیمیابارانەکان کە نەک هەر کارەساتی مرۆیی بەڵکو کارەساتی ژینگەیشیان لێکەوتۆتەوە و نمونەی تریش زۆرن. خالید سولەیمان نووسەر و ڕۆژنامەوانی تایبەت لە ژینگەدا میوانی ئەم هەفتەی زایڵەی داهێنانە. کاک خالید، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر جار لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە میوانداریمان کردویت بۆ قسەکردن لەسەر زانست لەسەر ژینگە. ئەمڕۆژ هەر باس لە ژینگە دەکەین، بەڵام لە پەیوەندی بە ئەدەب و ڕۆشنبیری گشتیەوە. دەمەوێت بزانم بۆچی نووسەرانی کورد بایەخی ئەو تۆیان نەداوە بە ژینگە لە کاتێکدا بۆ نمونە لە ڕۆمان و چیرۆک و یان تەنانەت پەخشانیشدا هیچ باسی ئەمە ناکەن.
سپاس بۆ میواندارێکەکەتان بەڵێ هەڵبەتە ئەدەب و هونەر و ڕۆشنبیری بەگشتی بەشێکی گرنگن لە ژیانی ڕۆژانە و بیرکردنەوەی ئێمە نەخێر وەک تۆ ئاماژەت پێکرد تا ئێستا لە ناو ئەدەبی کوردیە مەسلەکانی ژینگە مەسلەکانی پەیوەست بە گۆڕانکاری کەشوهەوا و کاریگەریەکانیان لەسەر ژیان نەبوونەتە بەشێک لە نووسینی داهێنان لە ڕۆمان لە شیعر هەڵبەتە ئەمە ناڵێ نییە هەیە زۆر جار هەیە بەڵام ئەو جۆرە بوونە جۆرێکی خۆڕستیە لە تێکستەکە بەرچاو ئەکەوێ یان شاعرێک یان ڕۆمان نووسێک پەیوەندی بە سیستەمە ژینگەیەکانەوە هەڵبەتە ئەم پەیوەندیش زیاتر لە نێوان نووسەر و لە نێوان سروشتە دەرەکەوێت نەک لە نێوان نووسەر و لە نێوان جۆرەکانی تر لە سەرزەوی چونکە ئەدەبی کوردی بەگشتی چەقی ئەدەبی کوردی مرۆڤە تا ئێستا نابینین بۆ نمونە لە ڕۆمانێکە جگە لە ئەدەبی مناڵان نابینین بۆ نمونە گیانەوەرێکی کێوی باڵندەیەکی کێوی یان با بڵێن گیانەوەرێکی بچوو کرمێک یان هەر بوونەوەرێکی تر پاڵەوانی ناو دەقێکی ئەدەبی بێت بەڵکو ئەوەی کە ئەبینین تەنها لە ناو ئەدەبی مناڵانە هەیە ئەوش گوایە ئەمەش خۆی خەلەلێکە بەڕاستی گوایە مناڵ زیاتر لە نزیکە لە گیانەوەرەکانەوە بەڵام ئەوە ئێمەی گەورەکانین پێویستمان بەوەیە فێر بین کە گیانەوەرەکان چۆنەژین بەڵێ کا خالد ئێمە دەبینین کە نەک تەنها لە بواری نووسین و ئەدەبە تەنانەت لە دراماکانە لە بواری سینەماییشە هیچ بایەخێکی ئەوتۆ بەم بوارە نەدراوە ئایا ئەمە هەر پەیوەندی بەوەیە کە لە با بڵێن لە نووسین و لە ڕۆمان و لەم شتانەیە بایەخی پێ نەدراوە؟ خۆی بەگشتی کایی ڕۆشنبیری و هونەری بە هەمویان گرێدراون بەیەکەوە چی هونەری سینەما و هونەری شانۆ و هونەری میوزیک و ژانڕەکانی تری هونەر و هەروەها ئەدەب و هەمووی گرێداون پێکەوە کاتێک کە ڕۆمانێکی باش هەبێت لەسەر کێشە ژینگەیەکان لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئەو کاتە بیرکردنەوەیەکی سینەمایی باشیش ئەبێ یان با بڵێن بە پێچەوانەوە ئەگەر ئەکتەرێک ئەگەر دەرهێنەرێک ئەگەر هونەرمەندێکی سینەمایی یان شانۆیی ڕوانگەیەک یان دنیابینیەکی باشی هەبێ بۆ ژینگە ئەو کاتە نووسەرێکیش سوودی لێ ئەبینێ ئێمە زۆر ئێستا لەسەر ئاستی جیهانیە بەناو بەتایبەتی لە ناو سینەمای ئەمریکا هەڵبەتە فیلمەکانی تایبەت بە ژینگە و گۆڕانکاری کەشوهەوا زۆر نین بەڵام هەن جمهوری خۆشیان و پیشەسازیەکی باشە یعنی دەورێکی باشیشی هەیە بەڵام ئەوەی لە کوردستانە ئەبینین بێدەنگیەکی ڕەهایە بەرامبەر ئەم کێشەیە لە کاتێکە ئەگەر بۆ نمونە تەنانەت ئەو نووسەر و شاعرانش کەوا لەسەر سروشت ئەنووسن کەوا تێکەڵی سروشت ئەبن ئێمە لە 50 ساڵی ڕابردووە لە کوردستانە لە سا 50 ڕوبەری سەوزایی و دارستانەکانمان لەدەست داوە ئەمەش داتایەکە کە هەردوو وزارەتی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق لەم دوایەدا ئاشکرایان کردووە باشەوە بۆچی نووسەرێک ڕۆژنامە بگورە ڕۆژنامە نووسنا نووسەرێک شاعرێک لا لەم بوارە ناکاتەوە یا تەنانەت لاکردنەوەش لە مەسلەی ژینگە تەن بەشێکە لە معاناتی کەسەکە نەک لە معانە یعنی ئەمە گرفتەکە لێرەیە یعنی کاتێکیش نووسەر یان شاعر یان ڕۆمانوس باس لە سروشتەکە باسی معاناتی خۆیەکە ئەندێشەی خۆیەکە نەک باس لە ئەندێشەی بوونەوەرەکانی ناو سروشت خالد هەروەک لە پێشەکی ئەم دیمانێشدا ئاماژەم پێکرد لە جیهانی پێشکەوتوودا بایەخێکی زۆری ئەدەبی و هونەری هەن بەم بابەتی کە ئێستا باسی لێوە دەکەین دەمەوێت بزانم ئەو جۆرە باسکردانە چەندێک کاریگەریان کردوتە سەر بیرکردنەوەی خەڵک سەبارەت بە ژینگە خۆی بەڕاستی ئێستا لە زۆر ئاستی پەروەردە و فێرکردنە مەبەستم ئەم دامەزراوەیە ڕۆڵێکی گرنگە بینێت بۆ ئەوەی نییە تاکەکان مناڵەکان هەر لە مناڵیەوە فێری ئەم بابەتە بن و ڕۆڵێکی گرنگی هەیە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە مەسلەی بوونی تەشریعات و یاسایە ئەمەش دیسانەوە چونکە یاسا لە کۆتاییە تەنها بابەتێکی وشک و بەبستمەوەی بابەتێکی تەنها یاسایی وشکن نییە ئەبستراکت نییە بەڵکو بابەتێکە پەیوەندی بە ئەخلاقی گشتی و بە ڕۆشنبیری و بە هۆشیاری خەڵکەوە هەیە لەم ڕۆژەوە بەڵێ یاساکان ئەوانەی دەرەکرێن ئێستا زۆر وڵات هەیە یعنی نمونەیەک ئەدەبێت لەم هەفتەی پێشووە
وڵاتێکی گەورەی پیشەسازی وەک ئەڵمانیا یاسایەکی نوێی دەرکرد نەک دەربارەی ژینگە بەڵکو دەربارەی گۆڕانکاری کەشوهەوا کەواتە ئەم جۆرە دەرکردنی یاسا و هەروەها بوونی سیستەمی پەروەردە و فێرکردن و هەروەها قسەکردنی ڕۆژانەی میدیا لەسەر ئەم بابەتانە ڕۆڵکی گرنگیان هەیە لە بەرەو پێشچوونی یان با بڵێن نوشنماکردنی هۆشیاری بەرامبەر بە کێشەکە ئەو کاتە بە دڵنیاییەوە بیرکردنەوەیەکی ترمان ئەبێت بەڵێ کەواتە ینی لەناو ئەگەر نووسەران و هونەرمەندانی کوردیش بایەخێکی زیاتر بدەن بەم بابەتە با بڵێن بیرکردنەوەی خەڵکی بەگشتی لە ناو کوردەکانیش دەگۆڕێت بەرامبەر بە ژینگە بە دڵنیاییەوە من لێرات با بچین زۆر بە ئەبستراک باسی نەکەین باس شتێکی بچوو بکەین ئێمە هەموو کورد هەموو مناڵانی کورد شعرێکمان لەبەرەوەی سمۆرەی دارەوان گوێ زۆر خۆشە بۆ زستان خۆی ئەمە شعرێکە مامۆستا فەرەیدوون نووسیوێتی شعرێکی زۆر باس لە سمۆرە ئەکا ئێمە تەنانەت ئەگەر بین خوێندنەوەی تر یان با بڵێن ئەم تێکستانە تازە بکەینەوە بەرگێکی تریان بەبرا بکەینەوە شتیان لەسەر بنووسین بۆ ئەمە فێرمانەکات چی پەیوەندیەکی ئۆرگانیکی چی پەیوەندیەکی ناسکو چی پەیوەندیەکی گرنگ لە نێوان دار و لە نێوان گیانەوەرە هەیە ئەمە لەسەر ئاستی تەنها سمۆرە و دارگوێز نا بەڵکو لەسەر ئاستی پەیوەندی هەموو گیانەوەرەکانی تر بە دارستانەوە بە ژینگەوە بە خاکەوە چونکە لێرە شتێکی گرنگ هەیە ئەوەیە ئێمە تەنها کاراکتەر بۆ خۆمان دروست ئەەکەین لە ناو ئەدەبا ئێمە وەک من خۆم ڕۆماننووس نیم بەس بەو سیفە جەمعیە قساکەم ماگینا من نەشاعرم نە ڕۆماننووسم نووسەران کاراکتەر بۆ خۆیان دروستەکەن بۆ مرۆڤ دروستەکەن نووسەران تا ئێستا نەگەیشتونەتە کە ئاستێک کاراکتەر بۆ کێ دروستکەن بۆ بوونەوەر بۆ ئاژەڵی کێوی بۆ گیانەوەری کێوی دروستکەن بۆ باڵندەیەک دروستکەن چونکە لەبیرمان نەچێ هەموو گیانەوەرێک تەنانەت ئەو گیانەوەرە بچووکانش کەوا مێرون و نابینرێن ئەوە نەبچووکن لە ناو خاکە کاراکتەری خۆیان هەیە جێگەوڕێگەی خۆیان هەیە ژینگەی خۆیان هەیە پەیوەندی خۆیان هەیە بەڵێ کاک خالیل سولێمان زۆر سوپاس دەکەم بۆ ئەو شیکردنەوەیە سوپاس بۆیەوە ئازیزان هەمومان دەزانین کەسێک کە بەهرەمەند بێت هیچ شتێک ناتوانێت ڕێگری بێت لە بەردەم بەهرەکەی هونەر حەسەن گەنجێکی نابینایە لە شاری سلێمانی خاوەن کۆمەڵێک بەهرەی جیاوازە لەلایەک میوزیکژەنە و لەلایەکی تریشەوە دوو بڕوانامەی بەدەستێناوە و چەندین بەهرەی تریشی هەیە با پێکەوە لەم راپۆرتە بیبینین. من کە ناوم هونەر حسێن خدرە لە دایک بوونمەوە هەر دنیای ڕوونم نەبینیوە بەڵام هیچ کات هەز بە بوونی نابینایی ناکەم بەهۆی ئەوەی کە چەند بەهرەیەک لە مندا مەوجودە چوار بەهرەی سەرەکی کە لە مندا مەوجودە یەکێک لەوانە لە بواری کۆمپیوتەرە لە هەموو بوارەکان هەم بواری نێتۆرک هەم بواری سۆفتوێر هاردوێر فۆرماتینگ و هەموو بوارەکانی تریش و هەم کاری مۆنتاژیش دەکەم دوو دیپلۆمی ئەڵمانیشم هەیە لە بواری کۆمپیوتەردا هەم دیپلۆمێک ئی ڕێزدێنانە و هەم دیپلۆمێکیشان ئی خوێندنەکەمە لە 1/3/2007 تا 1/4/2007 من کە لە سلێمانی لە سنتەری ڕۆشنایی خوێندومە بەڵام بەر لەوە کە منەوە دوو دیپلۆمە ئەڵمانێ بەدەست بێنم لە دەڤەریڕانێ بە هاوکاری کاک ژیرۆ پێشدەری و براکانی و باوکی و دایکی ئەوان هاوکارێکی زۆر جددی منیان کرد لە بواری فێربوونی کۆمپیوتەرە من پێشتریش لای ئەوان 8 دەورەم بینیوە 8 دەورەی کۆمپیوتەرە بینیوە کە بەو دەورەی کە لە کۆمپانیای ئەڵمانیا واتە کۆمپانیای باون بەس سەرپەرشتی کاک عیرفان بەوە نۆم دەورەیەکە بینیومە ئێستا سپاس بۆخوا لە کۆمپیوتەرە زۆر پڕم زۆر باشم. Lock screen. Personalize your lock screen group. Lock screen status group. Then choose an app to show detailed state. Show the lock screen background picture on the sign-in screen. Toggle button pressed.
من لە بواری هوەریشدا هەر دەتوانم کەم تا کورتێک بڵم باشم لە بواری مۆزیک هەم زەرب هەم کەمان بەڵام لە بواری مۆزیک هێشتا هەر خۆم بەتە لە بە ئەزانم لەبەر ئەوەی لە سوپەنجەم پاک نەبووتەوە هێشتا بە تەواوەتی هیوادارم کەس بە عازفم نەزانێت بە عازف تێنەگات لەبەرەوەی ئەوە ڕاستیەکانەکە من دەیڵێم و من ئەتوانم کەم تا کورتێک زەرب و کەمان عازف بکەم. شارەزاییم هەیە لە بواری کارەباواتە دانانی گڵۆب کۆنداکتەر سویچ پلاکی ئاسایی بەستنی پانکە دانانی موبەریدا کۆمەڵە گشتی دیکەش لەو بابەتانە کە لەوانەیە لە ئێستادا بیرم نەبێ. سپاس بۆ خوا من هیچ بربەستێک نەبووە لە بەردەمی ئیشەکانی منەوەکو خۆم ینی بڵێن و بە تایبەتی دایکم زۆر لە پشتکارەکانمە یاری دەرێکی زۆر باشە ینی لە هەموو بوارەکاندا یارمەتی داوم هاوڵاتی دنەمێرێ ئاوڕێکم لێدایە و با دێڵم نەمێرێ و با ئاور نەگێرێ و خەڵکی کەم شایاوری کچێ هاوڵاتی دنەمێرێ هاوڵاتی دنەمێرێ. پێویستە ئێمە میلەتەکەمان خاکمان وڵاتمان بە هونەر خزمەتکەین چکە هونەر گەورەترین کارە لە وڵاتێکدا ئەگەر تۆ بتەوێ وڵاتەکەت بناسیێنی بەر لە هەموو شتێک دەوێت بە هونەر و مۆزیکی خۆت وڵاتەکەت بە جیهان بناسیێنی. ئایزان کاتێک باز لە سنووری نێوان دوو وڵات دەکرێت دەست بەجێ ئاسایش و هێزی بەرگری و ئەو شتانە دێتە بەرمێشکمانە بەڵام لە هەموو کاتێکی جوانیە بە نمونەش سنووری نێوان ئێران و عێراق لە ناوچەی هەورامان تەنها بە جۆگەیەکی ئاوجیا کراوەتەوە ئەم شوێنەش بووەتە جێگای سەرنجی گەشتیاران خەڵکیش لە گوندەکانی هەردوو سنوورەکە بەبێ ڤیزا هەر کاتێک بیانەوێت دێنە سەر جۆگەکە و یەکتر دەبینن. یوسف لەگەڵ هاوژینەکەی هاتوون یەکەم وێنەی چوونە نێوژیانی هاوسەرگیریان لەسەر ئەو جۆگە ئەودێریە تۆمار بکەن کە سنووری ئێران و عێراقی جیا کردووەتەوە ئێستا خەڵکێکی زۆر سەردانی دەکەن. بۆ دەستنیشانکردن هاتوین من لە سنووری ئێرانم ئەم لە سنووری عێراقە هاتوین بۆ هەندێک ڕسم شتی جوان بگرین ڕۆژێکی هاتوین بۆ تایبەتە بۆ ئێمە هاتوین ڕسم لێرە بگرین. لە نێوان ئەم سنوورەدا چەندین ژن و پیاو هەن لە هەردوو وڵاتەوە بەژێوی ژیانی خۆیان بە دروستکردنی خواردنە کوردەواریەکان و بەدانانی چاخانە و فرۆشتنی بەرهەمی ناوباخەکانیان دابین دەکەن. ئێستا ئەمە بیارەیە لای جۆگەکە ئێران و عێراقین ئێمە ئاخر دوکانی عێراقین اینجا ئەوەتاوە ئەو خەڵکەش لێ بپرسەوەتا و عەرەبانە هەموویان لە بەغدادەوەیان بۆ لای ئێمە بۆ کوبە و یاپراخ و ئەم شتانە کە دروستیەکەین. ئەم ناوچە گەشتیاریە دەکەوێتە ناحی بیارە لە ناوچەی هەورامان ڕۆژانە سەدان گەشتیار بۆ بەسەربردننی کاتێکی خۆش و خواردن و خواردنەوە کوردەواریەکان سەردانی دەکەن. مەسەلەی سنوور لە بینی عێراق و ئێرانە بە تایبەتی هەورامان هەر سنوورێکی کاڵ بۆ خۆی لە ئەسڵا ئێسەش هەر کاڵە چونکە زیاتر پەیوەندی کۆمەڵایەتیمان زۆر بەهێزە لەگەڵ هەورامانی ئەم دیویش و ئەو دیویش. طبعا أنا وأهلي جايين من بغداد لبغداد هاتون بۆ سلێمانی و لەوێشەوە بۆ ئەم ناوچە سنووریای عێراق ئێران لێرە خواردنی زۆر خۆشی لێ و کەش و هەواکەی الشمال طبعا هەورامان چوار فەسڵەی بەهەشت و شوێنێکی گەشتیاری چاکە لە ناوچەکە جا ئەم ناوچەیەش ناوچەی بیارەیە لە منتیقەی هەورامان و بەناوبانگە بە شوێنە گەشتیاری چاکەکانی و ئێرەش حدودی ئێران عێراقە تەبان ئەو بەر هانە گەرمەڵەیە ئەم بەر بیارەیە ئێرەژەوە جۆگەی هین هەیە جۆگەیەک لێ حدودە لە بینیانە ئەو بەری ئێرانە ئەم بەری کوردستانی عێراق. اینجا ئەگەرچی جۆگەکە سنووری گوندەکانی ئێران و عێراقی جیا کردوێتەوە بەڵام هاوگوندیەکانی هەردوو سنوورەکە هەورامین پەیوەندی بەهێزی کۆمەڵایەتی لە نێوانیاندا هەیە و
هەر کاتێک بیانەوێت یەکتری ببینن بەبێ ڤیزا دێنە سەر جۆگەکە و لەوێ پێکەوە دادەنیشن و باس و خواسەکانیان دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان. شیرین جعفەری چەند ساڵێکە نیشتەجێی شاری هەولێرە و لە نێو قەڵای شارەکەدا سەرقاڵی کاری هونەریە. لە کارە هونەریەکانیدا جلوبەرگ و نەخشە کوردیەکان ڕنگدانەوەی زۆری تێدا هەیە و زۆر گرنگی بە نەخشە کوردیەکان دەدات تاوەکو سەرنجی گەشتیاران ڕابکێشێت. من شیرین جعفەر، خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان، خەڵکی مەهابادم. لە منداڵێەوە کاری هونەریم کردەوە، هەر ئەو کاتێکە خوێندکاریش بووم، هەر هونەرم هەڵبژاردە و هونەرم خوێندووە. ماوەی 7-8 ساڵە سرامیک کار دەکەم و لە تاران، لە ڕەشت، لە تەورز، لە مەهاباد ئەوانە من وە دوای کەوتوم و پەرم پێداوە بە کارەکەم. ئێستاش ماوەی 4 ساڵە لە هەولێرم و لێرە کارگام هەیە لە ماڵی ڕۆشنبیری زانکۆ جیهان. کارگای خۆم هەیە و هەم کار ئامادە دەکەم بۆ پێشانگە و بۆ فرۆش. ماوەیەکی زۆرە خەریکم لەسەر نەخشی کوردی کار دەکەم، نەخشی فەرشە کوردیەکان، فەرشە قەدیمی کوردیەکان کار دەکەم، لە موتیڤەکانی ئەوان بەکاردێنم، جا لەسەر قاپ بێ، لەسەر لیوانیا کوب بێ، لەسەر هەنار بێ کە ماوەیەکی زۆرە من لەسەر هەنار کار دەکەم. بۆ من نەمادێکی جوانە، بۆ من شکڵێکی جوانی هەیە، هەروەک نمادێکی کوردیە و لەسەر ئەو ئێستا خەریکم نەخشی کوردی، فەرشی کوردی لەسەر کار دەکەم و فرۆشێکی باشم بۆ لە لای ئەجنەبیەکانەوە، توریستەکان کە دێن بۆ ئێرە زۆر ئیستقبالی لێکراوە، زۆر بەدڵیانە. نەخشی کوردی، موتیڤە کوردیەکان ئەوانە دووبارە دەکەمەوە لەسەریان و دوایش ئاوی زێر بەکاردێنم لەگەڵیان، یعنی شتەکە زۆر چ لە بابەت دێکۆرەوە بێ. ماوەیەکی زۆر پێم خۆشە بڕۆم بۆ لای پەیکەرە سازی و مجەسەمە و بە دڵنیاییەوە و دوای دەکەوم ڕەنگە لە داهاتوودا مەجموعەیەکی باش من پەیکەرە کار بکەم، لە کارە ئاسەوارەکانی قەدیم دووبارە بکەمەوە و کاریان لەسەر بکەم، دووبارە سازیان بکەمەوە. کۆسپیلەری پیشەیی یان ئەو کەسانی کە بەرگی کارکتەرەکانی فیلم و ئەفسانەکان لەبەردەکەن، کریستن فایلدەری ئەڵمانی لەگەڵ کۆمەڵێک لە هەوادارانیدا کۆ دەبێتەوە لە مەراسیمێکی تایبەتدا. لە ناو دەریایەکی جلوبەرگی سەر سۆرهێنەردا هەزاران هەواداری فانتازیا ڕژەوەتە هۆڵی پێشەنگایەک لە سۆفیا پایتەختی بۆڵگاریا بۆ ئاهەنگگێڕان بە هەموو ئەو شتانەی کە پێ بکەنیت خۆنەمایشکردن وەکو کارکتەرێک یان یاریکردنەکان. 2 ڕۆژ پڕ بوو لە شتی سەرنجڕاکێش و نمایشکردنی فیلم و کۆمەڵێک ڕووداوی تر. خۆنەمایشکەری پرۆفێشناڵ کریستن فێدلەر لە ئەڵمانیاوە کە بە زۆری بە ئەزرا کۆسپلەی ناسراوە دەڵێت. باشترین شت کە دەتوانم بێڵێم تۆ لە خۆشیەوە دەست پێ دەکەی بۆ کێبڕکێمەیکە یان بۆ تیکتاک یان شتێکی لەو جۆرە، لەگەڵ هاوڕەکانت بیکە بۆ ئەوەی هانت بدەن و بە ئەنجامدانی فێر بن. لە کاتێکدا ڕەسەنایەتی سینەمایی ئامانجە بۆ هەندێک لە جلوبەر پۆشان، هەندێکی تر کارکتەرەکانیان وەک خاڵی دەستپێک بۆ داهێنانی فراوانتر یان دەربڕینی ناسنامە بەکاردێنن. هەڵبژاردننی من ئەوەیە هەمیشە خۆم لە کارکتەرێکدا دابڕێژمەوە کە شتێکی هاوبەشی لەگەڵدا بدۆزمەوە. نیکۆل ماچۆرۆسکا کە تەمەنی 17 ساڵە خوێندکاری هونەرە وەکو کایل لە گەمەی لیک ئۆف لێجندز خۆی نەمایش دەکات، ئەو خەڵاتی باشترین جلوبەرگی پێبەخشە. ئەگەر ئەوەی پێت خۆشە بیکەیت و سۆزت هەبێت بۆ ئەوەی دەیکەیت، گرنگ نییە چی لەبارەتەوە دەڵێن. باوەڕ بکە ڕۆژێک دێت شتێک بەدەست دەهێنێت و شانازی بەخۆتەوە دەکەیت.
لژنەیەکی سوێندخۆرانی نێونەتەوەی لە خۆنەمایشکارە بەناوبانگەکان پێکهاتووە لە ئێرلەندا بگرێتە تایلاند لە چەندین بەشدا هەڵسەنگاندن بۆ پێشبڕگی کاران دەکات لەوانە زۆر لە لێکچوون لەگەڵ شتە ڕەسەنەکە باشترین جلوبەرگ و باشترین نەمایشی شانۆ. گردبوونەوەکەی ئەم ساڵ فەرەتر لە 25,000 کەسی لە هەموو تەمەنەکان بۆ لای خۆی ڕاکێشە. جانێ دیلان، دەنگی ئەمریکا. هونەرمەندێکی ئیتالی لە کێڵگەیەکدا وێنەیەکی گەورەی بورجی ئایفل بە تراکتۆرێک دەکێشێت بۆ پێشوازیکردن لە یاریەکانی ئۆلیمپیادی پاریس. داریۆ گەمبرین هونەرمەندی ئیتالی نوێترین بەرهەمی خۆی لەسەر کێڵگەیەکی کشتوکاڵی لە دەوروبەری شاری ڤێرۆنای ئیتالیا خوڵقاندووە کە بریتیە لە تاوەری ئیفڵ و 5 ئەڵقەی هێمای یاریەکانی ئۆلیمپیک. ئەڵقەکانی یاریەکانی ئۆلیمپیک ماوەیەک پێشستا لەلایەن کاربەدەستانی فەڕەنسەوە لەسەر تاوەری ئیفڵ وەک ئاماژەیەک بۆ بەڕێوەچوونی یاریەکانی ئۆلیمپیکی 2024 لە پاریس دانراون. یاریەکانی ئۆلیمپیکی ئەمساڵ بڕیارە لە 26 مانگی حوتەوە دەست پێ بکات و تا 11 مانگی هەش بەردەوام دەبن. داریۆ گەمبرینی هونەرمەند دەڵێ ئەم کارە هونەریەی لەسەر کێڵگەیەکی کشتوکاڵی بەڕووبەری 2 دۆنم بە ڕێگەی بەکارهێنانی گاسنگ و تراکتور بەرهەم هێناوە و دەشڵێکارەکەی تایبەتە بە ئاشتی لە جیهاندا و هیوای ئەوەیە کە وەرزش مرۆڤەکان لە هەموو جیهاندا یەک بخات و لە یەکتریان نزیک بکاتەوە. گەمبرین کە لە ساڵی 1950 لە شاری ڤێرۆنای ئیتالیا لەدایک بووە لە ئیستادا لە بۆلۆنیا دەژید. ئەو پێشتریش چەندین پارچە هونەری لەم شێوەیە بەرهەم هێناوە. ئەو هونەرمەندە بەهۆی هەبوونی شارەزای و لێهاتووی تایبەتی خۆیەوە پێش دەستپێکردنی خوڵقاندنی بەرهەمەکانی شوێنەکان ناپێوێت و تەنها بە ڕێگەی هەست و هەڵسەنگاندنی خۆیەوە وێنە زەبەلاحەکان بە تراکتور و گاسنگ بەرهەم دەهێنێ. کارەکانی پێشووی ئەم هونەرمەندە بریتین لە وێنەی پاپا فرانسیس و سەرۆکەکانی پێشووی ئەمریکا و هەروەها هێماکانی پشتیوانی لە هەڵبژاردەی تۆپی پێی نیشتمانی ئیتالیا کە هەمویان لە کێڵگە کشتوکاڵیەکاندا نەخشێنراون. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. ئازیزان لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەی زایاڵەی داهێنانی ئەمڕۆمان. زۆر سوپاس کە تا ئێستا لەگەڵماندا بوون. لەگەڵ ڕێز و خۆشەویستی هێرۆ زەنگەنە هەر شاد و بەختەوەربن.